کاتێک ئینسانی نامەسوول کە هیچ هەستێکی بەرپرسیارەتی تیانە بێ قسەیەک دەکا کاردانەوەیکی زۆر بە دوای خۆی دادەێنێت. کاکە بەس پێمان بڵێت تو چیت و چیت تا هەڕەشەی نەمانی قەواری هەرێمی کوردستان بکەین. خەڵکی کوردستان هەمویان دەزانن تۆ بنەماڵەکەت نەگەر خەباتان بۆ ئەم کوردستانە نەکردووە. وەڵڵاو بەبی لای یەک دڵۆ بخوێنیشتان نەڕشتووە بووی. ئێستا بە چه حەقێک و بە چ ڕوویەکەوە بازرگانی بە چارەنووسی ئەم گەلەوە دەکەن. جا با بچمە سەر کاردانەوەکە. ئەو قسانەی کە شاسوار عەبدولواحید کردی و کۆمەڵە کاردانەوەی بە دوای خۆی دایەنە. زانا مەلا خالید سەرۆکی پێشووی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەمە خیانەتە و دڵنیابن خەڵکی کوردستان ئەم قسەی قبوڵ ناکات. دەژڵێت نمونونەکانی کاک شاسوار کوردستان بە پرۆژەی بازرگانی دەبین. دڵنیاتان دەکەمەوە هێشتا شاسوار عەبدولواحید لە زیندانە و ئازاد نەکراوە چونکە عەقلیەت و ئیرادەی هەر لە زینداندا. محەممەد حەکیم گوتەبێژی کۆمەڵی دادگەری بەبێەوەی کە ناو بهێنێت پامێکی بڵاو کردوێتەوە و نووسیوێتی هەرگیز دژی ڕەفتار و هەنگاوێک مەبە کە بەیانی خۆت هەمان ڕەفتار و هەنگاو بدەنی. نەهی لە ڕەوشتێک مەکە کە لە تۆدا هەبێت چونکە ئەمە نەنجیە و شەرمەزاریە. یاسین خدر ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لەبارەی قسەکانی شاسوار عەبدولواحید دەڵێت من شاسوار عەبدولواحید هەر بە سەرۆکی حیزب نازانم. باوە وەڵامێک بێ بووی. سلێمان موحسین سیندی وتەبێژی بەرپرسی پەیوەندیەکانی دەستەی مافی مرۆڤ دەڵێت مێژوو سەلماندوێتی جاش و بەکرێگیراوان وەک باوان و پێشینانی خۆیان ڕسوا و سەرشۆڕ دەبن. سەنگەر کانەبی بەرپرسی لقی 23 پارتی دەڵێت ئەوانە خەون بە هەڵوەشانەوەی هەرێمەوە دەبێت. بۆ هەمووان ڕوون بۆوە کە ئەوە ڕووی ڕاستەقینەی ئەو کەسانەیە کە لە ژوورە تاریکەکاندا بە زمانی کوردیەوە نەخشەی بەهێزکردن و سڕینەوەی هەرێمی کوردستان دەکێشن. کەنعان خەیلانی سەرۆکی پێشووی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بە پایتەخت میدیای ڕاگەیان قسەکەی شاسوار سوکایەتیە بە خوێنی شەهیدان و خەباتی 100 ساڵەی گەلی کوردستان. بۆیە دەبێت پارێزەران و داواکاری گشتی سکاڵای یاسایی تۆمار بکەن و سەرۆکی نەوەی نوێ دادگایی بکرێت. میران بەکر بەرپرسی پێشووی ڕاگەیاندنی وەزارەتی پێشمەرگە لەسەر قسەکانی شاسوار عەبدولواحید دەڵێت ئەو دەیەوێت مۆدێلێکی مەترسیدار لە سیاست پەیڕۆ بکات. ئەویش دروشمی یان دەبێت لە دەسەڵات بم یان ماڵەکە دەستسووتیانە. ئەمەش لووتکەی نابەرپرسیارەتی نیشتیمانی. کوردستان پارێزراو بێت لە دەستی جاش و خۆفرۆشان.